سڵاوی خۆی گەورەتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام. لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوی خۆی گەورەتان لێبێ. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرە زانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداریەوەی عەزیز و خۆشەویست شاد دەمەوە. ژن لە دید و بۆچوونی زانایانی کوردەوە دەکەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواست. لە سەرەتای شۆڕشی گەلانی ئێراندا کاتێک کۆمەڵە و مارکسیەکان کەسانی چەپ و دوور لە دین وێنایەکی زۆر ناشرین و خراپیان بۆ زانای هەرەمەزنی کورد کاک ئەحمەدی موفتیزادە کردبوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ڕۆژێک یەکێک لە ژنە شوێن کەوتو یا بە هەڵە تێگەێنراوەکانی مارکسیەت جامی سیارەکەی کاک ئەحمەدی موفتیزادە داوای داگرتنی جامەکە دەکات و تفێک دەکاتە نێوچەوانی کاک ئەحمەدی موفتیزادەوە. ئەوانەی کە لەگەڵیدان دەیانەوێت دابەزن هەڵوێستێ بنوێنن یام ئافرەتە دوور بخەنەوە یام ئەو سوکایەتی کە کردوێتی بەرپەرچی بدەنەوە. کاک ئەحمەدی موفتیزادە بەڵام ئافرەتەکە لە کاتی تفتێکردنەکە پێی دەڵێ ئەی خائین و خۆفرۆش و دژە میلەت. کاتێک کە ئەمانە دەیانەوێت دابەزن کاک ئەحمەدی موفتیزادە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ دەلی گەڕێن هەر بەوەی کە لە دیدی ئەوە من خاین و ئەویش لە پێناو میلەتەکەی خۆیدا تفێک دەکاتە خاینێک، ئەمە گەورەترین شەرەف و گەورەترین جیهاد و تێکۆشانە. ئەو شەهامەت و غیرەت و لە خۆبوردایی ئەم ژنە کە بەرامبەر بە خائینی میلەتەکەی هەیەتی لی گەڕێن مەیمرێن و با هەر زیندوو بێ بۆ ئەوەی لە کاتێکی دردا هەر بەرامبەر بەن خائین و دژانی میلەتەکەمان بجوڵێتەوە. تا ئێستاشی لەگەڵ بێ لە بەشێکی زۆر لە وڵاتانی ئیسلامیدا ئافرەت هەر بە پلە دوو بە پلە سێ ئەژمارەکرێ و مافی خوێندن و مافی خۆبەشودان و مافی شۆفێرەیکردن و زۆر شتی دیکەی نییە. ئەمە چۆن یەک دەگرێتەوە لەگەڵ تێگەشتنی مەردە پیاوێکی وەکو مەلای گەورەی کۆیەدا کە 100 ساڵ بەر لە ئێستا بە شانازیەوە لە کۆمەڵگەیەکی دواکەوت و پیاو سالاردا نەجیبە خانمی کچی دەنێرێتە بەر خوێندن و دەڵێ بەو کەسانەش بڵێن کە پێیان وایە ئەمە حرام و نەگونجاوە، من لای خوا لەوان زۆر شارەزاتر و تێگەشتوترم بە حەڵاڵ و حرام و دروست و نادروستی ئاینی خوا. بۆیە دەبینی لە سەرەتای ساڵی 60ەکاندا نەجیبە خانم دەبێتە هۆکاری یەکەم و سەرەکی لە بڵاوکردنەوە و نووسینەوەی سەر لە نوێی تەفسیری خواوەندی بۆ قورئانی پیرۆز. بێگومان تێگەشتنێکی جوانی زانایانی کورد ئەوەندە تێگەشتۆ من ئەتوان بە مطلقی بڵێم هیچ تێگەشتنێکی تری ئیسلامی وەکو تێگەشتنی زانایانێکی وەکو سوبحانی و موفتیزادە و نورسی و دکتۆر مستەفا زەڵمی و مامۆستای مدەڕیس و مەلای گەورەی کۆیە نەبووە. ئەمەش بێگومان بمانەوێ و نەمانەوێ فێنکی و زوڵاڵی ئاوی زەڵم و گەڵاگوێزەکانی بیارە و ئاوێری سنە و بارلا و ئۆرفەی مامۆستا سەعیدی نورسی کاریگەری هەبووە. ئەم فێنکی و جەوە جوان و سروشتەی خوا کاریگەری هەبوو بەسەر تێگەشتن و بیرکردنەوەی ئەم زانایانی کوردەوە کە هەمیشە بە چاوی ڕێز و حرمەتەوە سەیری ئافرەتیان کردووە و پێیان وابووە ئافرەت و پیاو لە دیدی قورئانەوە لە دیدی ئیسلامەوە هیچ جیاوازیەکی ئەوتۆ لە ڕووی ڕێز و حرمەت و شکۆوە هیچ جیاوازیەکیان نییە و هەردووکیان تەواوکاری یەکترن. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە پێگەوڕۆڵی ئافرەت دەکەین بێگومان لە قورئانی پیرۆز و لە ئیسلامدا وە تێگەشتنی زانایانی ئێمە بۆ ئافرەت. ئایا ئەم تێگەشتنە بۆچی تا ئێستەش زانایانی بیری سەلەفیەت و وەهابیەت نەیانتوانیەوە پێی بگەن لە کاتێکدا پیاوانێکی وەکو زانایانی کورد 100 ساڵ بەر لە ئێستا 50 ساڵ بەر لە ئێستا پێی گەشتون و توانیویانە وێنایەکی جوانی پێگەوڕۆڵی ئافرەتمان بۆ بکەن لە قورئان و لە فەرمودەکانی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم. ئەمە نەک هەر لە دیدی زانایانی ئیسلامیەوە بگرە لە نێو شعری شاعیرانی ئێمەشدا حاجی قادری کۆیی، فایق بێکەز، مەحوی، مەولەوی، هەزارەها شاعیری ترمان هەیە کە ئافرەتیان گەیاندۆتە لووتکەی ڕێز و حرمەت یا گەیاندویانەتەوە بۆ ئاستی شیا و شایستەی خۆی. لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ئیسماعیل شێخانی بانگخوازی ئیسلامی باز لە پێگەوڕۆڵی ئافرەت دەکەین یا لە دید و تێگەشتنی زانایانی کورد و بە تایبەتتر لە دیدی زانایەکی مەزن و تێگەشت و ڕیفۆرمخوازی وەکو مەلای گەورەی کۆیە مەلا محەممەدی جەلیزادە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە سەرلەبەری ژیانی بریتیوە لە پاراستنی بەها و ڕێز و حرمەتی ئافرەت. مامۆستا ئیسماعیل شێخانی بەخێر بێ و خۆشحاڵت کردنی و بەرنامەکەت ڕازاندەوە. مامۆستا سەرتا پێم خۆشە باسێک لە پێگەی ئافرەت بکەین لە ئیسلامی پیرۆزدا. ئیسلامی پیرۆز کە ئێستا ئێمە بەرەو 8 مارس ڕۆین بەردەوام ئەوانەی کە وەکو تووتیش دەڵێنەوە و پێیان وایە ئیسلام زوڵمی لە ئافرەت کردو، ئایا ئیسلام چۆن وێنای کردو بۆ ئافرەت چۆن پێناسەی ئافرەتی کردو؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله
والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد سەرەتا دەستخۆشی بۆ بەڕێستان هەیە بۆ هەڵبژاردن و اختیارکردنی بابەتێکی لەم شێوە گرنگ. دیارە ئیسلام ئاینێکی کەماڵی خۆی پەروەردگارە و کە دەفەرمێ اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. ئەمڕۆ ئیسلامم بۆ کامل کردوون. خۆی پەروەردگار خۆی لە مونتەها و لەو پەڕی کەماڵدا دروستکراوەکانی دەفەرمێ سەیری گەردوون بکەن ئاخۆ هیچ لەکەیەک هیچ کەم و کوڕی تێدا بینەوە بێگومان نەخێر. اینجا شەریعەت و بەرنامەکەیشی لا يأتيه الباطل من بين يديه ولا من خلفه. هەموو ئاەتەکان لە سوڕەی فاتحە و هەتا سوڕەی ناس هەمووی تەواوکاری یەکترە بە پێچەوانەی بەرنامە محەڕەفەکانی تر. ئەوەی کەمە بەسمان لێرەدا ئەوە بڵێین زۆری لەو بابەتانەیەکەوە ئیثارە دەکرێت لە ناو کۆمەڵگایانێک کەوا کەم و کوڕی و کەم و کوڕیان هەیە لە بواری تەشیعە، لە بواری مامەڵەیە، لە بواری عورف و نەریتە، لە بواری تەعامل و معاشرەی ئیجتیماعیاندا لەم بوارانە کەم و کوڕیان هەیە. بەڵام بە حوکمی قەڵەمڕەوی دەسەڵات و هەیمانەی خۆیان بەسەر دنیادا ئەم بابەتانە زۆر لە گشتاندنی پێدرێ. بۆیە دەیکەن بە مڵک لەسەر هەموو میلەتان، دەیکەن بە مڵک لەسەر هەموو دینەکان. بەڵام بێ ئاگالەوە کە دینی ئاینی پیرۆزی ئیسلام دینێکە لەو پەڕی ڕاقیەتیدا، لەم پەڕی کەماڵیەتیدا و لەم پەڕی بە بەرز نرخاندن و شانبەشانی پیاوەن سیرکردنی ئافرەتدا لە ڕووی ڕێز و حورمەتدا. جا ئەمە بۆ هەموو باسخواسەکانی تریش. جا بە تایبەت ئێمە پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام بە تایبەت و پێغەمبەرانی پێش پێغەمبەری خاتەم محەممەد سەڵڵاهو عەلەیهی وسەلەم بەگشتی ئەمانە سەرڕشتە و پێشەنگی ریفۆرم و چاکسازی بوون لەناو کۆمەڵگەکاندا و دروست و شیعاریان ئین ئوریدو ئیلا الئیصلاح. مەبەستیان بۆ ئەو فەساد و ئەو گەندەڵی و خراپە و وێرانیەی کە لە کۆی کایەکانی ژیان لەسەر دەستی کەسانێکی فکر گەندەڵ و هەروەها ئەنانیەت و خۆویست یاخود هەرچیەکی تر و پاهەنخوازیەک کە ناویانەتەوە پێغەمبەران هاتوون چاکیان کردووە. جا یەکی لەم پێغەمبەرانە محەممەد بووە عەلەیهی سەڵات وسەلام لە بی ئەو ژینگەیەکدا دێت کە ئافرەت لە میرات بێبەش دەکرێت، کە ئافرەت مافی شوکردنەوەی دوای وفاتی پیاو نییە، کە ئافرەت بە مرۆڤ سیر ناکرێت، بە خەدەم و خزمەتکاری پیاوان سەیر دەکرێت، اینجا زیندە بە ساڵ دەکرێت و هەروەها شوورەییە کاتێکە لە دایک دەبێ وإذا بشر أحدهم بالأنثى ظل وجهه مسودا وهو كظيم. کاتێکەوە باوچێک مزگێنی و مژدەی لە دایکبوونی کچێک و هاتنە دنیای کچێکی پێدرابە دەموچاوی ڕۆژدا دەگەڕات چۆن دەبێ من زاوام هەبێ، چۆن دەبێم کچم هەبێ. لە کاتێکدا خۆی زاوای خەڵک بووە. لەم ژینگە و بیئێدا پێغەمبەرێک صلی الله علیه وسلم باڵا بەرزێکی معنەوی پێغەمبەرێک لە بیئەیەکی مردوودا جا وەکو مایکل هارت دەڵێ گرنگ نییە ئینسان لە جێوێکی مۆدێرنە و ژیاری و شارستانیەتیدا بێ قسە و باس و خواز دەربارەی شتگەلانێک بکە کە شتی ئانی و شتی ڕۆژن. ئەوە گرنگەکەوە تۆ پێش عەسری خۆت بکەویتەوە. پێغەمبەری خوا ساسم کاتێک کە خوای تەعالی باسی ناردنی دەکا دەفەرمی هو الذی بەعەث. دەزانان دەڵێن بۆ خوای تەعالی بەعثی بۆ پێغەمبەر بەکارهێناوە صلی الله علیه وسلم. طبعا بەعث یوم البەعث یعنی ڕۆژی زیندوو بوونەوە. لەو ڕۆژەوە پێغەمبەر نێردراوە صلی الله علیه وسلم سەرجەم پێکاتەکانی ژیان ژیاونەوە، زیندوو کراونەوە، پێغەمبەر زیندوو کردوونەوە صلی الله علیه وسلم. جا یەکێک لەم بابەتانە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆڵی بۆ جێڕاوەتەوە ئافرەت بووە لە ڕووی خەڵق بوونەوە و هەروەها لە ڕووی سەرجەم مافەکانی ترەوە بەپێی ئەم خشتێک کە جەنابەت دیاریت کردووە دینە سەریان بە ئیزنی خوا. زۆر باش مامۆستا بەر لەوەی بچینە سەر ئەو مافانەی کە ئیسلام گێڕانیەوە بۆ ئافرەت یام سنووری دانان بۆ لە بەرامبەر ئەو هەموو ستەم و زوڵمەی کە پیا بەرامبەر بە ئافرەت دەیکا. زانایانی کورد چۆن توانیویانە لەم تێگەشتنە قورئانیەوە وەکوڵ هەڵگۆزین بۆ چەمکەکان بکەن و سەر لە نوێ بەرگێکی تری حورمەت و ڕێز بەبەر ئافرەتدا بکەنەوە. بەڵێ طبعا وەکو چۆن پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله علیه وسلم خۆی موعجیزە بووە. معجزە بووە لەو ڕۆکە بەڕاستی لە مەیدانی عەمەلدا زاتێکی بێوێنە بووە و هەر کەسێکیش بە شوێن پێی پێغەمبەردا صلی الله علیه وسلم تەمثیلی دین بکە عەمەلی بێ ئەو دەبێتە کەسێکی ناوازە، دەبێتە ئوسوە و قودوەیەک لەو کۆمەڵگەیەدا کە دەژێت. بۆ نمونە باسی مامۆستای موفتی زادت کرد کە چۆن تەعامل و مامەڵەی بەرامبەر بە ئافرەتێک بە ناشرینترین شێوە، بەڵام چونکە ئەو دیوی دوو هەمیشتەکەی بینیوە چۆن لای جوان بووە تەعامولەکە. هەمان بابەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەیەکێک لە جەنگەکاندا کە دەگەڕێتەوە ئافرەتێکی شپرزە باڵە داوان دێ بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم
سەحابەکان مەترسی ئەویان هەیە کەوا قسەیەک یاخود مووقیفێکی ناشرین بەرامبەر بە پێغەمبەر بنوێ صلی الله علیه وسلم بۆیە بەڵام پێغەمبەر کە دەیبینێت دەفەرمێت لێگەڕان بابێت دەفەرمێت فەرموو خوشکەکەم ئەویش دەڵێ پێغەمبەری خۆسان من دایکم دەفەرم باوکم برام کوڕم هاوسەرم چوار تەرم و جەنازەم بۆ گەڕاونەوە بەڵام ئەوە بزانە كل مصیبەت بعد الرؤيتك جلل هەموو مصیبەتێک دوای بینینی تۆ هیچ نییە یاخود ئەو ئافرەتەی کەوە جەرگی مامی پێغەمبەری دەرهێنا صلی الله علیه وسلم پێغەمبەری خۆسان تەعاملی لەگەڵیدا نەبوو بە هۆکارێک ئەم مامەڵەی ئەم ئافرەتە نەبوو بە هۆکارێک کە پێغەمبەر ڕقی لێ هەڵگرێ چونکە ئەو کات لە بەرجێکدا لە فکرێکدا لە مەیدانێکی تردا بووە بەڵام ئێستا مەیدانەکەی گۆڕیوە بەرحاڵ لە هەر کۆمەڵگەیەکیشدا کەسێک بیەوێت وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یان بە شوێنپێی پێغەمبەردا صلی الله علیه وسلم بە ئەندازەی توانینی خۆی هەنگاوە پڕ ئیسلاحەکانی پێغەمبەر بنێتەوە صلی الله علیه وسلم دەبێتە ئەستێرەیەکی درەوشاوە لە مەیدانی ئاسمانی خزمەت و شوێن پەنجەی دیار دەبێت لە خزمەتی دین و گەلەکەی خۆی بەڵام هەر بەناو زانایەکمان بینی کەوا بە پێچەوانەوە خەڵک نە بە عەقڵ نە بە عیلم نە بە عورف نە بە شەرع بە هیچ شتێک قسەکانی وەرنەدەگیرە بایمە پێمان غەریب نەبێ چونکە 1400 ئەوەندە ساڵە بەر لە ئێستا خۆی تەعالە فەرموویەتی مثل الذين حملوا التوراة ثم لم يحملوها كمثل الحمار ئەو بۆی لێمان تێکەڵ نەبێ ئەگەر کەسێک لە بەرگی زاناییدا قسەیەکی ناقۆڵای کرد پێمانەوە نەبێ دنیا خراپ بووە 1400 ئەوەندە ساڵە بەر لە ئێستا خۆی گەشتی شوێ فەرمووە بەڵام ئەسڵ وایە کە زانایان بە فیعلی ڕەفتارەکانیان زانایانە بێت جا بەو ئەندازەیە کە ئێمە لە دینەکەمان نزیک بووین بە عەقڵ و بە واقع تعاملمان کردووە بەڕاستی بووینە کەسێکی نمونە جا یەکێک لەم زانایانە مەلای گەورەی کۆییە کە بەڕاستی کورد خاوەنی سەرمایەکی گەورەیە لە پێگەیشتن و لە خاوەن فکر و مەدرسە بوونی ئەم کەڵە پیاوانە کە ئێمە بێپێویست دەکا لەوە کە بەڕاستی خۆمان تەقلیدی هەندێک مەداریس و هەندێک زانای نامۆ بە گەلمان بە کولتورمان بە فکر و فەرهەنگمان بکەن ئەو کاتش بەڕاستی وەکو یەشێک لە مامۆستایان والله لە مامۆستا حسین حەمەغەریب دەڵێ بۆچی مامۆستانی پێشومان لەناو کۆمەڵگەدا زۆر مەقبول بوون و زۆر جێگان ڕێز بوون لەبەرەوە بوو کە بەڕاستی دیندارەیەکیان کردووە کە خۆرسک و مۆرکی کۆمەڵگەکەی خۆیان پێوە بووە ئێمەش ئەگەر بمانەوێ ئەم نەریتانە بە دیدێکی دینی و دینێکی کوردەواری و قابلی قوبڵ بن لەناو کۆمەڵگاکەماندا با بگەڕین ئەم زانانەی خۆمان یەکی لەوانە مەلای گەورەی کۆییە کە باز لە ئافرەت دەکات ئافرەت طبعا لای مەلای گەورەی کۆیی بە پێچەوانەی هەندێک خەڵک کە پێی وایە شەین و دنیایە ناشیرینە بۆ دنیا مای عیبداری و لەکەداری ئەڵێ ژن زینەتی دنیانە حەبیبی موستەفانە ئەمانەتی خودانە قەڵاتن لە بۆ مێردان کەواتە ئەمە ڕێک خۆی تەعالە دەفەرمێ زویینە للناس حب الشهوات من النساء والبنين والقناطير المقنطرة من الذهب والفضة والخيل المسومة مەلای گەورەی کۆی لێرەدا بیر و دیدەکەی بۆ ئافرەت لەگەڵ قورئاندا یەکان گیرە ئێمە قورئان دەکەینە حەکەم بۆ مووقیف و هەڵوێست و گفتار و کرداری هەر کەسێک لێرە قسەکەی مەلای گەورەی کۆی ڕێک لەگەڵ ئایەتدا یەکان گیرە ئافرەت جوانی دنیایە خەڵاتی خۆی پەروەردگارە اینجا حەبیب موستەفانە خۆشەویست پێغەمبەر ئافرەت ساسان دەفەرمی حبب إلي من دنياكم النساء دەفەرمی لام خۆشەویست کراوە چی خۆشەویست کردووە خوا زەل زەلاله ئافرەتی لای پێغەمبەر خۆشەویست کردو ساسم هەم وەکو خێزان هەم وەکو دایک هەم وەکو خوشک هەم وەکو کچ و هەم وەکو باقی خزمە نزیکەکانی تری بەڵێ زۆر باشە مامۆستا کەواتە ئەرک و مافی ئافرەت لە قورئانی پیرۆز و ئیسلامی پیرۆز چۆن باسی ئەرک و مافی ئافرەتی کردو و پاشتریش ئەچینەوە خزمەتی دید و تێگەشتنی زانانی کورد بۆ ئەرک و مافی ئافرەت بەڵێ طبعا ئافرەت سەرەتا خۆی تەعالە کە باسی خەڵق بوونی مرۆڤ دەکا يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا دەفەرمێ ئێمە هەموو ئێوەمان لە نێر و مێیەک کە ئادەم و حەوایە دروست کردووە پاشان دابەشمان کردوون بە چەند ڕەنجێک دەنگێک زمانێک تیرێک عەشیرەتێک بنە ماڵەیەک کەواتە لە بنە ماڵە بوون و لە نەتەوە بوون و لە زمان بوون و لە عەشیرەت بوون هیچ فەخر و شانازیەک نییە ئەوەی شانازی بکە لە ڕووی تەکەببوورەوە مەبەسمان
لە ڕووی تەکەببوورەوە لە ڕووی خۆ هەڵکێشانەوە بەسەر بنەماڵێک تردا بکات یان بەسەر قەومێک تردا بکات ئەوە جاهیلە چونکە تۆ دەستت نییە لەوەدا وەکو دکتۆر عەبدولکەریم بەکار ئەڵێ متەساوونە عیند الولادە ئێمە هەمومان لە لەدایکبووندا یەکسانین بەڵام متەفاوتونە عیند المەوت لە کاتی مردنماندا ئێمە جیاوازین کەواتە شتێک کە خۆت دەستت تێیدا نییە هونەری نییە ئەوە هونەریەکەوە خۆت دەستت تێیدا هەیە بزانی ئاخۆ چ پەرێزێک وە چ مەیدانێک چ مەجالێک چ شوێن پەنجە و بەسمەیەک لە دوای خۆت جێدەهێڵی کەواتە ئێمە لە ڕووی دروستبوونمانەوە لە ڕووی دابەشبوونمانەوە بەسەر گەل و هۆزەکاندا هەمومان یەکسانین ئینجا لە ڕووی گەزەوە ئافرەتە یا پیاوە بەدەست خۆت نییە ئەمە هەمووی خواکردە اینجا لە سوڕەی نیسا خوای تەعالە فەرمی یا ئەیوهە الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة ئادەم و حەوا لێک جۆرە نەفسیەت خەلق بوون هەردووکیان لێک نەفسیەت دروست بوون کەواتە وەکو مامۆستا سەعدی باپیر لە تەفسیری خۆیدا دەڵێ من ئەو ڕەئیەم پێ هەڵەیە کە دەڵێن حەوا لە پەراسوی پچەپی ئادەم دروست بووە ئەڵێ ئەسڵ وایە هەن خوای تەعالە فەرمێ وخلق منها زوجها ئەو منها بۆ نەفس دەگەڕێتەوە یعنی حەوامان دروست کردو لە هەمان ئەو نەفسەی کە ئادەمی لێ دروست کراوە کەواتە لە مادەی خەڵق بوون پیا و ئافرەت یەکشتە اینجا ئینەما النساء شقائق الرجال پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم ئافرەتانیش وەکو پیاوانن لە ڕووی ڕێزەوە و هەروەها لە ڕووی مافەوە و لە ڕووی ئەو ئەرکانەشەوە کە فسیۆلۆجی و لایانی دروستبوون و خلقەتی خۆیان دەیخوازێ پاشان هەموو ئەو مافانی کە بۆ پیاو هەیە بۆ ئافرەتیش هەیە بەڵام بە جیاوازی و بە لە بەرچاوگرتنی سروشتی ئافرەت بوون و مێینەبوون یاخود پیاوبوون و نێرینەبوون چونکە بەڕاستی هەندێک مەیدان هەیە سروشتی پیاو نایخوازێ دایکاتی بە باوک ناکرێ شیرپێدان لە ماڵەوە مانەوە بە شێوازێکی بەردەوامی و دائیمی وە نییە هەرچەندە وەکو دوای دینە سەری ئافرەتیش بۆ هەیە تەمەتوع بە مەسائیلی وەزیفە و ئیش و پیشەکانی خۆیدا بکە بەڵام بە زۆری وایە ئافرەت خوای تەعالە کوێ کردوتە مەیدان و مەجالی هەڵس و ڕاوی دەسڕەنجینی ئافرەت چوارچێوەی خێزان چونکە وەکو تراوە الأم مدرسة الأجيال دایک قوتابخانەی پێگەاندنی توێژەکانە ئینجا لە بواری مامەڵەشدا وەکو دوایش لە دیدی زاناندا باسیەکەین بەڵام بە ئەوشە لە ڕوانگەی قورئانیەوە باسکەین خوای تەعالە دەفەرمێ وعاشروهن بالمعروف مامەڵەتان بە لەگەڵ ئافرەتدا جوان بێت پێغەمبەر صلی الله علیه و سلم هەرچەندە زانان دەڵێن ئەو فەرمودەیە دەرەجەی سیحەتەکەی لاوازە بەڵام ماناکەی زۆر جوانە دەفەرمێ ما ئەکرەمەهن إلا كريم وما أهانهن إلا لئيم ئەفەرمێ بەڕێزی تەعامل لەگەڵ ئافرەتدا ناکرێت ئیلا لەلایەن کەسی بەڕێزەوە نەبێ سوکاتیش بە ئافرەت ناکرێت ئیلا لەلایەن کەسێکی کەم نرخەوە نەبێت زۆر باشە مامۆستایان چینە خزمەت تەوەری گرنگیدان بە خوێندن و خوێندەواربوونی ئافرەت ئیسلامی پیرۆز چ گرنگیەکی بەوە داوە ئایا ئیسلامی پیرۆز چۆن هەوڵی داوە مێینەش وەکو نێرینەکان بچنە بەر خوێندن وەکو حاجی قادری کۆیە فەرمێ بۆچی فەرموویان نەبی الئەمین ئیطلبوا العلم ولو بالسین کردوویەتی بە شعر کە دوایی دەفەرمێ هیچ جیاوازیە لە نێوان ژن و پیاوانی لە وەرگرتنی علم و زانست دەستخۆش طبعا پێغەمبەر صلی الله علیه و سلم طلب العلم فريضة على كل مسلم ومسلمة ئەوەی کە لە ڕابردوودا باو بووە کە ئەگەر بەهاتوە پیاوانیش یاخود کوڕانیش چووبان بۆ خوێندنی زانستە سروشتیەکان علومی طبیعە کە وەکو مەلای گەورەی پێ علومی طبیعی وەکو ئەم بابەت ئەم قوتابخانە ئەم علم و مادە و مەنهەجانی کە ئێستا لە مەکتەبەکاندا هەن یان لە اختصاص پسپۆڕیەکانی غێری شەریعەدا هەن هەر کەسێک لەو زەمانانی ڕابردوو لە ناو میلەتی خۆماندا چووە بیخوێن با دانگ چووە بۆ خوێندنی علمی شەیتان ئەمە بۆ نێرینە دەی مەلای گەورەی کۆ یەکێک بۆ لەو زانانەی کە جورئەتانە و بوێرانە و دلێرانە هاتووە خۆی کردوتە سەرمەشق شکاندنی ئەم ڕیتمە هەڵەیە بە عەمەلیش ڕاستی کردەوە و سەلماندیشی خۆی ریفۆرم خوازی بەچی دروستە بێ بە قوربانی بە خۆدان طبعا مەلای گەورەی کۆی لە زمانی خۆیدا دەستی بۆ بابەت گەلانێک برد کە لە ڕووی ئەمنیەوە بەڤە بوو بۆ سەر حیاتی خۆی ئەگەر بیویسپا خەڵک دەستی بۆ بەسینگەوە بنێ بەسارە لە خزمەتی دابن ئینجا لە مەجلیس سەری مەجلیسی بۆ دانێن مەلای گەورەی کۆی ئەمانەی لەبری ئەوەی بۆ ئەمانە هەڵپە بکە بە پێچەوانەوە خەڵکی لە خۆی تووڕە دەکرد
بەڵام بە حقیقەت دوایش بۆیان دەردەکەوت کە ئەوی مەلای گەورەی کۆی حەقا هەتا زۆر دەڵێت خزمێکمان هەبوو هەر جارە قسم کردبە لە مەجلیسێکە بە ئاڕاستی مەسلحەتی ئەو بووە دەیوت مەلای گەورە مامۆستای گەورە هەر کاتێ لە مەساڵی ئەو نەبووە دیگە فەقێ محەممەد جەخەڵ ئەوەی خۆش دەوێت کە یعنی قسەی حەقی پێی خۆش نییە بەعام یعنی مەبەسمان ئەوانەی کەوا ئەهلی دنیا و مەسلحەتن پێیان خۆشی قسەی حەقیان ڕوبەڕوو بکەی جا مەلای گەورەی کۆی هات چی کرد کاتی خۆی کە لە مووسڵ هێڵی شەمەندەفەر و ئاسنین کرایەوە لە شامەوە بۆ تورکیا کە بە مووسڵدا فەرعەکەی ئەڕۆشت سلێمان نەظیف بەک کەوالی ئەوێ بوو فەرمووی مەلای گەورەی کۆی کرد کە بەشدار بێت لە فەتح و کردنەوەی ئیفتیتاحی ئەم ڕێگەیەدا لێ ئامادە بوو فەرمووی بەرپرسی زانایانی ئەو سایان کرد کەوێ قسێک بڵێ ئەویش وتی من ئیستیعدادم نیە چووکە پێشتر پێم نەوترا و مەلای گەورەی کۆی وتی من هەڵدەستم هەڵسا وتارێکی خوێندەوە بە عەرەبێکی فوسحا وەکو عەرەب قسەی پێکرد کە هات دانیشتەوە سلێمان نەظیف بەگ وتی ئینەکە خەتیب وجدير بالخطابة وتي براستي لیاقە و زمان پاراویە کە هەیە خەتابەت و تاربێژەی قابلی تۆیە دەی بڵێ چی دەوێت تا بۆ بکەم وتی هیچم ناوێت تەنها یە قوتابخانێکمان لە کۆیە بۆ بکەنەوە ئەو بە قوتابخانە ڕەشیدیان کردەوە لە کۆیە یەکەم کەس کە تەڵەبەی نارد کوڕنا کچی خۆی نارد مەلای گەورەی کۆی بوو کە نەجیبەخانی نارد ئەو کاتە خەڵک ئەوە سەراسیمە بوو ئێمە قوبوڵمان نییە کوڕانمان بچێ مەلای گەورەی کۆی کەس دەنێرێت ئەمە بوو بەچی بوو بەهۆی ئەوەی کە مەلای گەورەی کۆی ئینتیباه گەلێکی زۆری بێتە سەر فعلاً شەقڵی هەڵێ ئەو سایشکە مەسا ئەم تێگەشتنە لە چیەوە سەرچاوی گرتووە تا چەند ساڵێ بەر لە ئێستا بڵێن سعودیە کە زۆر خۆیان بە سەلەفیەت و وهابیەت و زۆر تێگەشت و تر و نزیکتر لەخوا ئەزانن تا ئێستاش بۆن شۆفێریکردنی ئافرەت و نازان گەواهیدانی ئافرەت و چوونە دەرەوەی ئافرەت و جلو بەرگی ئافرەت جۆرێ لە جۆرەکان ئافرەت بەهاو ئەرزشێکی وای نییە لە کاتێکا نزیکەی 100 ساڵ بەر لە ئێستاکە مەلای گەورە ئەم هەڵوێستە مەردانەی لێت هەتا مەسعود محەممەدی کوڕی فەرمێت لە چنارۆک قۆخەکانمان تووشی جۆرێ نەخۆشی بوون کە پرسی بە پیاماقولەکانێک ئەوە دەردی خوایە ئەیگوت باوکم زۆری پێ ناخۆشە بوو کە تۆ هەموو شتێکی خراپ دەیتەوە پاڵخوا گوتی نا ئەزیزەکانم من لە ئێوە لای خوا شارەزاترم ئەمە هۆکارێکی هەیە کە ئەم قۆخانەمان نەخۆشەکەون جا لەبەرەوەی ئێوە ئەم شتانە مەڵێن لە مەسەلەی نردنی کچەکەشیدا دەڵێ من لە ئێوە شارەزاترم بە حەڵاڵ و حرام و گونجاو و نەگونجاو لای خوای گەورە ئەم تێگەشتنە لە چیەوە سەرچاوی تۆ کە 100 ساڵ زانایەکی کورد لە کوردستانە ئەم تێگەشتنە جوانەی هەبێ نەک هەرە و دکتۆر مستەفا زەڵمی کاک ئەحمەدی موفتیزادە مامۆستا سەعیدی نورسی بەڵام زانایانی تری ئیسلام کە زۆر خۆشیان لە زانایانی کورد بە نزیکترە زان هێشتا ئەم تێگەشتیان بۆ دروست نەبووە دەستخۆش خۆی بە حەقیقەت تەسلیم بوونێکی ڕەهای نەقڵ بەبێ بەگەرخستن و بەکارهێنانی عەقڵ مرۆڤ لە واقع دوا دەخات جوانە ئەگەر دیقەت بدەین پێغەمبەر سەڵاسەم هەر خۆی لە مەدینە ڕۆژێکیان هاوڵانی بینی سەرگەرمی موتوربەی دارخورمایەکانیان بوون پێغەمبەری خوا فەرمووی لێی گەڕێن سەڵاسەلەم بۆ ساڵی وەختی بەر بینیان خورمایەکان بەبێ موتوربە نەهاتوونە بەر وتیانی پێغەمبەری خوا سەڵاسەلەم ئێمە لەبەر جەنابەت ئەوەمان نەکرد ساڵان هەر بەرهەمی و بەری هەبووە بەڵام ئەم ساڵ لەسەر فەرمایشتی جەنابەت نەمان کرد بێبەر بوو پێغەمبەری خوا فەرمووی سەڵاسەلەم ئەنتم ئەعلەم بئوموری دونیاکم فەرمووی ئێوە شارەزاترن بەو شتانەی کەوا دنیای و پسپۆڕیەتیاندا باڵایە کەواتە ئیسلام هاتووە هێڵی گشتی بۆ ئێمە کێشاوە بەڵام نەهاتووە ئێمە لە قاڵە بدات یەکێک لەو شتانەی کە ئیسلام هەیەی ئینفتاحێتە کراوەیە بۆ نمونە الذين يستمعون القول فيتبعون أحسنه الحكمة ضالة المؤمن ئەمانە هەمویان هەڵمانی ئیمانداری تێدایە کە جاری وا درامایەک مسلسلاتێک لەوانە بەس دەوێت چەند ئافرەتێکی سافێری تێدا یان نەوعەیەەکە تو خۆتی لێ بگریەوە ئێ باشە تۆ کە بانخوازێک بی ئەگەر شارەزای دنیای ئیعلام و ڕاگەیاندن و دراما و مسلسلات نەبی چۆن قسەی لەسەر دەکەی بۆیە بەکارنەهێنانی عەقڵ لە هەمبەر نەقڵەکان و ئایەت و حەدیثەکان مرۆڤ لە واقع دوا دەخا ئەمە خاڵێک خاڵی دووهەم کە بڵێ مرۆڤ بەهۆی بەکارنێنانی عەقڵ لەوە دوا دەخات بەڕاستی زۆر جار بەرامبەرەکانیشمان ئەوانەی کەوا دانەوێت دین بە قەتیسی بە داخرایی پیشانی خەڵک بدەن بە مغڵقی پیشانی خەڵک بدەن ئەو جۆرە کەسانەیان دەوێت بۆیە هەل زیاتر بۆ ئەوانە دەڕەخسێ ئیزە نەزانینی سەبەبی ورودی حەدیث بۆ نمە پێغەمبەری خوا سەڵاسەلەم فەرمووی لەن یوفلیح قەوم
وەلەو ئەمڕەهم ئیمڕەئە هیچ قەومێک سەرکەوتوو نابێ کە ئافرەتێک بێت سیادە و قیادەی ئەم گەلە بکە. طبعا ئەوە بە مطلقی نیە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەمە ئەو شەوە پێغەمبەری خوا فەرمووی سازم کە کچی شای ئێران خەریدە بوو بێت بە سەرۆکی وڵات لە شوێن باوکی. کەواتە ئەوانەی کە دێنم حەدیثە دەکەنە بەڵگە بۆ ئەوەی کە ئافرەت بۆی نییە سەرۆکایەتی بکە یان خۆی کاندید بکە یاخود قەزاوەت بکە. بەڕاستی ئەمە بێئاگابوونە لە واقع باشە بوو. ئیمامی عومەر ئایا شیفای نەکرد بوو بە چاودێری بازار کە ئافرەتێک بوو؟ ئایا ئافرەتان لەگەڵ پیاوانی برایانیاندا لە جەنگەکاندا تیماری زامدارەکانی نەدەکرد؟ ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەرگای تایبەت نەکرد بوو بە ئافرەتان؟ ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەجێ پەیمانی لە ئافرەتان وەرنەگرت؟ ئەمانە هەموویان ئینجا ئایا لە سەردەمی پێغەمبەردا صلی الله علیه و سلم ئافرەت وشتری لێ نەخوڕیوە؟ سواری وشتر نەبووە؟ بەڵام مەلای گەورەی کۆی داخی گەورەی ئەڵێ ئەوەی نادانە نازانێت چ باسە، ئەوەی دانایە زەرکی پەلاسە، ئەوەی کە نەزانە بەم دینە نازانێت دنیای دین و دنیای واقع و سیاست و کۆمەڵاتی و بوارە پێشکەوتنەکان چی دەگوزارێ. بەڵام ئەوەی کە زانایە زەرکی ڕەشبوو لە داخی ئەم خەڵکەی کە وەکو خۆی ئیستیعاب و فەهمی دین ناکە. بۆیە لە سەردەمی پێغەمبەردا صلی الله علیه و سلم ئافرەتیش وشتری لێ خوڕیوە دەی وشترەکە بگۆڕە بە چوارپێی ئەمڕۆ، چوارپێی ئەو کات بە چوارتای ئێستا. بۆ چوارپێ ڕەوا بوو بۆ چوارتا ڕەوانیە. ئێمە دەڵێن بەڵێ حەق وایە هەندێک شەرت و شروط هەیە لە ئافرەتدا هەبێت کە سیاقەت دەکا. بۆ نمونە مەسافەیەکی زۆر دوور نەڕوە بەتەنێ مەبادە لەوێ لێ عاتڵ بێ یاخود جۆرێک لە پێویستیەکەن کە بەڕازی بە ئافرەت ناکرێت ئیش و کاری سەیارە ئەم بابەتانە. ئەگەرنا لە ناوخۆی خۆتدا یان بۆ شوێنێک کە ئەمان و ئەمینە چی تێدایە ئافرەت؟ اینجا بەلای گەورەی کۆی دەڵێ خۆزیە زانایانی ئیسلام بالئەخەس دەڵێ خۆزیە زانایانی وەهابی لەبەر سەحائیفی کتوبان دەیان پڕژایە سەر سەحائیفی ئەیامان. یعنی خۆزی لەبەر پەڕی کتێبان تۆزیان تەماشای پەڕی واقع دەکرد. ئێمە بۆسمان ئەوە نی کە زانانی بڵێن ئەوەی کە بەناوی وەهابی مەشهورە ئێمە لە شەئنیەوان کەم بکەینەوە. ئەوان خۆ هەڵناگری وەکو بڵێ خزمەتیان هەبووە، ڕۆڵی بەرچاویان هەبووە لە خزمەتکردنی دین و دنیای خەڵک، بەڵام بەڕاستی هیچ کەسیش معصوم نییە لە هەڵا. وەکو ئیمام مالک فەرمی كل يؤخذ ويرد عليه إلى صاحب هذا القبر. فەرمی هەموو کەس قسەی لێ وەردەگیرێ و قسەش پێ دێت ئیلا خاوەنیم گۆڕە نەبێ. ما بەسمان لەم بابەتانە کە زامت فەرمووت بەڕاستی خۆ تەسلیمکردنێکی ڕەها بۆ نەقڵ و پشتگوێ خستنی عەقڵ و نەخوێندنەوەی واقع. زۆر باشە مامۆستا چوارچێوەکانی پاراستنی ڕێز و حرمەتی ئافرەت کامانن یام کامانن ئەو چوارچێوانەی کە ئیسلامی پیرۆز لە پێناو پاراستنی ڕێز و شکۆ و حرمەتی ئافرەتدا دایناون؟ بەڵێ طبعا خۆی تەعالە بە ئافرەتان دەفەرمی وەقەڕنە فی بویوتیکونە. ئەسڵ وایە ئافرەت وەکوڵێن کۆمپانیایە معمەلە شەریکەیە بۆچی بۆ دروستکردنی شێرە پیاو. وەکو مەلای گەورەی کۆی دەڵێ ئەگەر لەسەر ڕێز و حرمەتی شعرێکی هەیە ئەڵێت ئەگەر ئافرەتان ڕێز و حرمەتیان پارێزراو بێت ژن ئەگەر بە حرمەت بێ واتە ڕێزی لێ بگیرێ مافی تەواوی پێ بدرێ اینجا بێزیلەت و زەحمەت نەچەوسێندرێتەوە و لەبرێ ڕەحمەت بوون بۆی زەحمەتی نەخەیتە سەر شان. اینجا بە تەربیە و ڕەحمەت بێ ئافرەتەکە فعلا صالحە بێ و بە شێوازێک تەندروست پەروەردەکرا بێ. پاشان دڵگوشاد و لێو خەندان بێ کەس ئافرەتی ئاسوودە بێ لە ڕووی دەرونیەوە تەندروست بێ. اینجا ئاکار و ڕۆشت و ڕەفتاریشی ساغ بێ کوڕی دەبێ وەکو شێر. یعنی بەڕاستی دەبێتە شەریکەیەک معمەل و کۆمپانیایەک بۆ پێگاندنی شێرە پیاو. وتراوە لە دەست لە پشت هەموو پیاوێکی گەورەوە دەستی ئافرەتیشی گەورە هەیە. پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم لە یەکەم ڕۆژی بۆ هاتنی وەحیدا چێ ترس و خۆف و ڕوعبەکەی ڕەواندەوە خەدیجە بوو. چێ بردی بۆ لای حەکیمێک خەدیجە بوو. چێ لە مەئزەقی و لە قەیرانی کێشەی ناو هاوڵان پێغەمبەر صلی الله علیه وسلم کە زۆر دڵی سارد بۆ ئەو ڕۆژە لە هاوڵان زۆر دڵی عاجز بوو چێ لە ڕاوێژەکەدا بە ڕاوێژ پێ ئەو موسەلەمە بوو. بۆیە بەڕاستی ئافرەتان ئەگەر بێت و ڕێزیان گیراو بێ ئینجا هەتا بکرێ مەگەر وەکو بڵێ زەروریەت هەبێ ئەگەر هەتا بکرێ خزمەتی ماڵ خزمەتی پەروەردەی مناڵ
پەروەردەی مناڵ ئێستامە وەزارەتێکمانە بە ناوی تەربیە و تعلیم یەک وەزارەت ئەم هەموو مامۆستای بۆ دابی ئەو مەنهەجە بەس بۆی کەوا نەسل و وەچەیەک توێژێک پێ بگەکەم توێژە هەم پەروەردە بوو بێ هەم زانست وەرگرتوو بێ دەی ئافرەت کە بۆ هەڵدەسێ لە ماڵەوە دەمە ئیشی وەزارەتی ڕای دەکا کە مناڵ پەروەردە دەکا بەڵام ئەگەر ڕۆژ لە ڕۆژان ئافرەت بۆ نمونە جامیعی خوێندووە چونکە ئێمە وتمانێک لە مافەکانی چێ خوێندنە خوێندوێتی شەهادە بڕوانامەی هەیە ئێستاش دەوێت تەمەتوع بە پیشەکەی خۆی بکە ئایا مانای وایە کە بەڕێی لێ بگیرێ نەخێر مەلای گەورەی کۆی دەڵێ چی دەڵێ ليعلم كل العالم بهم جهان بزان أن المرأة من منظور الإسلام في غاية الاحترام والإكرام ئافر لە دیدی ئیسلامدا لەو پڕ ڕێز و کەرامەتدایە بەڵام ئەوەش با بزانین حیجابی لەسەر فەرز کردووە بۆ ئەوە ناکە وەک بڵێ ئازادیەکانی قۆرخکە بەڵکو کە سەنادیق وەکو سندوقانێک وایە کە تستعمل لحفظ الزجاج حتى تصل سالما وەکو سندوق ئەم بەرگ و پۆشتەی بەکار هاتووە کە شوشەی بخرێتە ناو بە سەلامەتی بگاتە شوێنی خۆی نەشکێ کەواتە بۆ خۆی بەرگ و پۆشتەی ئافرەت بەشێکە لە چی بەشێکە لە حورمەتی ئافرەت بەڵام بۆ ماناژنە کە ئافرەتێک سافیرە بوو خوانەکە بێ حورمەت بێ ئێمە قەزمانەوەی زیادە تەکریم و ڕێزی ئافرەتە کە ئەوە دەکە اینجا بۆ دەرچوونیشی بۆ دەرچوون هەتا بکرێ بۆ خودی مرتاحبوون و ئاسوودەی دەرونی خۆی چووکە ئێمە ئەو مەقالانەی کە دەنووسرێن لە وڵاتان لەسەر ئەو ئافرەتانی کە پێشتر سافیرە بوون تا لە وڵاتانی عەرەبی و لە وڵاتانی ئیسلامیش دەڵێ ئەو کاتی کە ئێمە پۆشتە نەبووین ڕۆشتوین زۆر جار تعلیقی گەنجان و هەروەها تەحریش و زۆر شتی لەم بابەتانە تووشی بووینەوە جا بۆ ئێمە لای گەورەی کۆی دەڵێ من مع أني من أنصار حرية المرأة من لەگەڵەوەدام ئافرەت ئازاد بێ ولكن ليس بتلك الدرجة المفرطة بەڵام بەڕاستی نابێت زیادە ڕێوی تێدا بکرێت ئازادبوونی ئافرەت بۆ نمونە باوکو دایک نەزان بۆ شوێ دەڕوا هاوسەر نەزانی بۆ شوێ دەڕوا جا دوای نمونە دێنێتەوە دەڵێ بەڕاستی ئەم هاوسەر گیرەی ئەوروپا کە ئافرەت بۆ خۆی لەگەڵ پیاوێکدا و پیاوەکە لەگەڵ ئافرەتێکی تردا بەیەکەوە دەستنە وڵاتان و بەمانگ ناگەڕێنەوە ئەمە کەی ئازادیە ئەمە کەی پاراستن ڕێز و حرمەت و شکۆی خێزانە نەجیبە خانوویژە فەرمێ باوکم باوەڕی بە حوڕیەتی ژنان هەبوو بەڵام لە ئەدەب و لە وێڵێک داواتە ئەدەبێکی تیا ڕەچاو بکرێ بەڵێ کەواتە زیندانیکردنی ئافرەت وهروەها کۆت و بەندکردنی وهروە لێسەنەوەی مافە سروشتەکانی خۆی کە حەزی لێیە لەو بوارەدا کە تێدا پسپۆڕ و ماهیرە ئەمە بەڕاستی لەگەڵ سروشتی دینیشدا گونجاو نییە بەڵام بە لە بەرچاوگرتنی ئەو یاسە و ڕێسانەی کە شتەرع دایناوە زۆر بەش مامۆستا ئیسماعیل مامەڵەی دروست لەگەڵ ئافرەتدا چ دەگەێنێ ئایا مامەڵەی دروست و مرۆڤ دۆستانە و خۆشەویستان لەگەڵ ئافرەت ئامایی زەلیلی و بۆ نمونە سەرشۆڕی و نەکبەتیە بۆ پیا و بەڵێ بێگومان لە کورداری خۆمادا شتێک باوە ئەڵێن هەت پیاوە کە زۆر باش بێ دەڵێن ئەمە ئۆمەرە ئەو ئۆمەرە لە عومەر بوونەوە هاتوو ئیمامی عومەر ڕۆژێکیان خێزانی دەنگی بەسەردا بەرز دەکاتەوە لەو کاتەدا ئافرەتێک لە قاپی دەرگاکەی ئەو پیاوێک لە قاپی دەرگاکەی ماڵی ئیمام عومەر وەستاوە کە خەلیفەی ئیماندارانە لەو کاتەدا کە خێزانەکەی قیژە و دەنگی بەسەردا بەرز دەکاتەوە پیاوەکە دەڕوا ئیمامی عومەر شوێنی دەکەوێت دەڵێ وەرە فڵان کەس تۆ هاتێ بەردەمی دەرگاکەمان تۆ بووی وتی بەڵێ وتی بۆ گەڕایوتی وەڵاهی بۆ پرسیار کاتم وەڵامەکەم دەستکەوت وتم چی بووتی وڵی لە ماڵەوە خێزام زۆر دەنگم بەسەردا بەرز دەکاتەوە بەڵام کە بینیم خێزداین تۆ ژوایە وتم نەوەڵات تاوە شتێکی ئاسایە یەکتی بۆ ئاسایی نەبێت خێزانت سووری مانگانی بەسەردادێ زەیستانی بەسەردادێ میوانت بۆ بەڕێ دەکا ماڵت بۆ پاک دەکاتەوە مناڵت بۆ پەروەردە دەکا مافی تۆ بەجێ دێنێ ئەم هەموو شتانە دەی قابلە بە دەنگ بەرزکردنەوەکیشی هەبێت بۆیە جا مەلای گەوری کوێجە سەر ئەمە دەڵێ لەوە خۆشتر نییە کە ژنومێت لەگەڵ یەکتر ڕێک و پێک بن یەکتریان خۆش بوێ یەکتریان لا بە حورمەت بێ لە کەم و کورتی یەکتر ببورن لام وایە ئینسان لە دەرەوە هەر غەمێکی هەبێت کە هاتەوە ناوچوار دیواری خۆی لەگەڵ ماڵ و منداڵی بە سوحبەت و ئولفەت ڕایان بوارد هیچ کە دەری لە دڵدا نامێنێ یعنی هەرچەندە لە دەرەوە ماندووبی کە هاتیەوە ماڵەوە هیچ غەم نامێنێ بەڵام خولاسە خۆشی عائیلەویە خۆشی ئەوەی کە لە ماڵەدا سەر و ڕوو تعامل و مامەڵە و جە و ساز و خۆش بێ ناخۆشیش ناخۆشی عائیلەویە یعنی ئینسان کە گرفتی هەبوو وەڵڵاهی
ئینسان کە لە ماڵەوە تەبا نەبوو ڕێک نەبوو کێشەی هەبوو ئەگەر لە ماڵەوە خەڵ لەسەر نوچی پەنجە بەرزتکەنەوە تەعویز و قەرەبووی ئەم ناخۆشی ماڵە ناکاتەوە. اینجا بە پێچەوانەوە لە ماڵ لە دەرەوە هەرچەندە ماندوو بی کە هاتیەوە ماڵەوە ئیستیقبالێکی باشکرای ئەم سوکناوی سکوونەتت بۆ دەگەڕێتەوە. جا مەلای گەوری کوی دەڵێ اليوم مع الأسف دەڵێ ئەمڕۆ بەداخەوە ئەو مامەڵانەی کە پێویستن شەرع پێویست کردو لەگەڵ ئافرەتدا بنوێنرێ وەکو پێویست نایەتە جێ. دەڵێ تەنانەت زۆرێک لە خەڵکی کە ناویان هەیە و زانانە و ئەهلی عیلم و زانست و زانیاری شەرعیشن عیبادەتیشیان زۆرە بەڵام بەڕاستی مامەڵەی جوان لەگەڵ ئافرەتدا نازانن. ئەو لە سەدەمی خۆیدا فەرموویتە بەڵام بۆ ئەم ڕۆژ دەبێت چەند کەسمان هەیە زۆر دیندارە بەڵام لەگەڵ خێزانیدا بۆ دەر ڕەحمەتە بۆ ماڵە زەحمەتە لەگەڵ خوا دەپەیوەندی زۆر ئاوەدانە بەڵام لەگەڵ خێزانی دەپەیوەندی زۆر وێرانە بە یەکەوە دەخەون دڵێن نەفرەت لە یەک دەکا. بۆیە خۆی تەعالی کات کە باسی ساڵحبوونی خێزانی زەکەریا دەکات دەفەرمێ وەئەصلەحنا لەهو زانە دەفەرمون بۆ خۆی گەورە فەرموویەتی وەئەصلەحنا لەهو بۆ زەکەریامان خێزانمان چاک کرد. ئافرەتی وایە بەینی خۆی خوای باشە پیاوی وا هەیە بەینی خۆی خوای باشە بەڵام بەینی خۆی و ژنیان پیاوی باش نییە کەواتە بەینی خۆ خوا چاک بوون ئەسڵ وای لەگە خەڵکی جا چاکت کە بەڵام ئەگە چاکی نەکردی بۆیە زۆر کەس هەیە علمی هەیە دیندارە بەڵام بەڕاستی لەگە خێزاندا باش نییە یا خێزان لەگە پیاودا باش نییە. اینجا ئەڵێ وەلا یەتەلەذەذوونە بحەیاتیهم ئەم جۆرە زانانە لەزە لە ژیان نابن ولا تذكر حال الغاضب اصلا لانه منزعج من نفسه اذا ظل توريان هرقره يواهل لخوشي توريا بويا براسي انزا دواي ضليت ملا يقولي كوي ضليت چەند جوانە پیاو لەگەڵ خێزان و منداڵەکانی لەسەر خوانی خێزانی کۆ ببنەوە حرمەت و ڕێز سەر و بەرە گەورە بچووکی تێدا بەرقەرار بێ ئەم ماڵە بەڕاستی بۆ خۆی جۆرەکە لە بەهەشت. اینجا دەڵ ئاه کە چەند جوانە ژنبێت هەردووکیان بە یەکەوە خوێندەواری و سەقافێکی دینیان دەبێ اینجا لێک تێ دەگەن و تەفاهمی حیاتی یەکتر دەکەن و ژیان یەکتر دەکەن بەڕاستی ئێمە پێش بەهەشتی ئەو دوی لە دنیادا لە بەهەشتن. زۆر باش مامۆستا چەند ڕۆژێکی تر لە نزیکبوونەوەمان لە 8 مارس بەشێک لە ڕێکخراوە ئەوانەی کە لە بواری ژنانە چالاکن بەشێکیان سوکایەتی و ئیهانەیەکی زۆرەکەن پێیان وایە ئیسلام هەمیشە مای زوڵم و ستەمە لە بەرچاوگرتنیان هێنانەوەی وێنایەکی ناشرینی وڵاتانی تری ئیسلامی کە دوورن لە ڕۆحی قورئان و لە تێگەشتنی مرۆڤ دۆستانەی ئیسلامەوە. بۆچی ڕێکخراوەکانی خۆمان کە هەر لە کوردستانن نمونەی پیاوانێکی وەکو مەلای گەورەی کوێنایە نام ئەو ئاینە مرۆڤ دۆست و ژیان دۆست و ئافرەت دۆستەی کە مەلای گەورەی کۆی و دکتۆر مستەفا زەڵمی و مامۆستا سەعیدی نورسی و ئەمانە هەیان بۆ ئافرەت بۆچی ئەمانەش ناکەنە وێنایەکی جوانی ئیسلام ئەگەر تۆ هەر وێنە ناشرینەکە دێنی با لە بەرامبەریشا وێنایەکی جوانی زانایانی کورد پیشان بدەی کە پێت وابێ کورد ئەوەندە زانای تێگەشتووی هەبووە کە تەنان زانە دیندارەکانیشی 100 ساڵ بەر لە ئێستا بەم شێوەیە سەیری ئافرەت و دۆخی ڕەوای ئافرەتیان کردووە. وەڵا دەستخۆش یەکێک لەو ئەسەفانەی کە ئێمە و مانانێکی بە ئینساف ئێمە طبعا ولا تبخسوا الناس أشياءهم ئێمە ئیشی هیچ کەسێک وهیچ ڕێکخراوی بەکەم سەیر ناکەین بەڵام خۆزی ئەوانیش ئیشی زانانێک کە ئیشی ئەوانیان کردووە خۆزی ئەوانیش ئیشی ئەوانێ بە زۆر دەزانی بەڵام بەڕاستی کاتێکەوە ئەم ڕێکخراوانە دێن قسە دەکەن لەسەر طعندان لە ئیسلام کە ئەمە بەڕاستی ئیسلام هۆکارە بۆی خەڵکێکی کەلتور هەڵا دروست بکە لە ڕووی مامەڵەوە دەربارەی ئافرەت ئەمە بەڕاستی علامەت و نیشانەی پرسیار لەسەر دڵسۆزی ئەم ڕێکخراوانە دادەنێ. بۆچی؟ یەکەم لە ڕووی دڵسۆزی دووەم لە ڕووی زانیاری و ئاگاداری و یاخود لە ڕووی وەکۆڵێن زۆر زانیەوە وا دەکەن. ئەگەر نا تۆ معقول نییە کەلتوریی هەڵەی خەڵکێک نەریتی خەڵکێک بێ لەسەر ئیسلام بکەی بە ماڵ لە کاتێکدا ئیسلام هەتا سەر ئێسقان جەنگاوە دژی ئەم کەلتورە هەڵانە بگرە ئەوەی کە ئەتۆ دەیکەی هەتا قیامەت تۆ ناتوانێت کە ئیسلام کردوێتی و بە ئافرەتیدا تۆ پێ بدەیت بگرەوە تۆی کەوا دەتەوێت ئەم شوێنانە پینەوە پەڕۆ بکەی کەوا لەم شوێنانە لە ئیسلام دراوە لە ئەنجامی لە ئیسلام دران ئەم کەم و کوڕیانە پەیدا بوون. بۆیە من لە سیمینارێکدا کە بەم توێژینەوەی بەشداریم کرد هەر ماستەرنامەکەم لەسەر بەشی لە ئیسلاحیاتی مەلای گەورەی کۆی ئەوە بوتم خۆزیە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بەتایبەت ڕێکخراو و جوڵانە و ئافرەتیەکان و ژنانیەکان خۆزیە دەهاتن ئیستیفادەیان لە
ئەفکاری ئەم زانە کوردانە دەکرد کە خۆیان بە کوور دەزان ئەو ڕێکخراوانە خۆیان مەدرسۆزی کوور دەزانن خۆزیە ئەفکاری ئەم زانە کوردانیان وەردەگرت بۆ ئەوی بەرپەرچی ئەوانی پێ بدەنەوە کە بە ناوی دینەوە زۆڵم لە ئافرەت دەکەن بەڵام بەڕاستی کاتێکەوە دێن بێ ئەوەی تۆ ئاگاد لە ئیسلام بێ ئەوەی کە تۆ ئاگاد لەوە بێ بەدیدێکی دینی هاوزمانیەکانی خۆت شەڕی تۆیان کردووە اینجا ئەتۆ دی قسە دەکەی و قسە دەڵێ بە ئیسلام و قسە دەڵێ بە زانایان و ڕۆڵی زانان نادیدە دەگری ئەمە بەڕاستی زۆ بە ئینسافیە و زۆر بێ ویژدانیە و نیشانەی پرسیاری سۆزبوونەکەی خۆیان دادەنێن ئەگەرنا وەک خۆتەڵێ بەڕاستی جارێ ئێمە بەڕاستی ئەم کۆمەلگایە ئەم ڕێکخراوانە بۆ دروست بوون ئەم دروستبوون ئەم ڕێکخراوانە بۆ خۆی ناتەبیعیە چونکە کۆمەلگەکە تەعامل و مامەڵ لەگەڵ ئافرەتدا ناتەبیعیە حاڵەتی تەندروست ئەوەیە کە پیاو ڕێز لە ئافرەت بگرێ ئافرەت لە ڕێزدا پیاو بگرێ هەموو مافەکان وأعطِ كل ذي حق حقه ئیسلام بەرقەرار نییە بۆی ئەم ڕێکخراوانە دروست بوون و داکوچی لە مافی ئافرەت لە دیمانەیەکدا نەوشیران مستەفا پرسیاری لێکەن 8 جار لێی دووبارە کاتەوە گۆڤارێکی سەر بە ڕێکخراوەکانی ژنانە ئەڵێ کێشەی ژنان تۆ چۆن هەڵەسەنگی ئەڵێ لە کوردستانە کێشەی ژن نییە هەر لێی دووبارە لێ ئەیکاتەوە کات ئەڵێ کاکە کۆمەڵگەی ئێمە هێندە کۆمەڵگەیەکی پێشکەوتووە بە چاوی ئەوە سەیری ئافرەت ناکا کاڵێ ئافرەتی بۆیە زۆمت لێ یەکەم هەر بەریەکەوتنێکە وەکو چۆن تۆ لەگەڵ خوشکەکەی خۆت لەگەڵ دراوسەکەی خۆت لەگەڵ دایکی خۆت جاجات تووڕەبوونی شتێکەیە ئەمەیە ئەنی ئەو گۆڤارە زۆر ئیلحاحەکە ئەڵێ هەیە چۆن نییە ئەڵێ کاکەم نییە لە کوردستانە کێشەیەک نییە بە ناوی کێشەی ژن تا ئێستا لە کوردستانە کەسێ نەکوژراوە لەبەرەوەی کە ژنە زیندە بەچاڵ نەکراوە لەبەرەوەی ژنە جام بەستمەوەیە زۆر جا ئەم ڕێکخراوانە حەزەکەن شتەکان تۆخکەنەوە یانەوێ ناکۆکیەکان زیاد بکەن و ئیسلامیش تێدا تاوانبار بکرێن دەست خۆش فعلەن خۆی بۆ خۆی ئیبرازکردنی توێژێک لەسەر حسابی توێژێک ئێستا ڕێکخراوی پیاوانیش دروست بووە ئەڵێ لە ساڵ ڕابردوو نازانم چەند پیا و ڕوبەڕووی توندتیژبوون لەلایەن ژنانەوە باشە ئەمە بە شەڕدانی چینەکانی کۆمەلگە نییە لە کۆمەلگە ئێمەدا ئافرەت دایکە ئافرەت خوشکە ئافرەت خێزانە ئافرەت نەنکە یاخود نەنەیە داپیرەیە یعنی بەڕاستی لەم دواییانەدا خەڵکانێک کە دوور لە دینن وەکوڵی دایکیان فڕێدەن بە ناچاری حکوومەت هاتووە خانێکی بۆ دروست کردوون وەکو مەوایەک بۆ جێگرتنەوە ئەو بێڕەحمی کە ئەولادەکانیان دەیکەن ئەگەر ناوەرە تخوا خوای پەروەردگارێک دینێک بە کوڕ کچەکان بفەرمێ و فەلا تەقول لەهما ئوفین ئۆفیش لە دەستی دایک و باوکت نەکەی کاتێک قسێک پێ دەڵێن پێت ناخۆشە مەبادە ئازار بخۆن زانایان دەڵێن لە ئۆف بچووکتر نیە ئەگەر ناخوای گەورە بەکاری دەهێنا چ جاوکە لە دایک بدرێ چ جاوەرەکە بێڕێزی پێ بکرێ ئینجا خێزان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خێزانی بوهتانی بۆ کرا لە کۆمەڵگەی ئێمەدا کەسێک خێزانی بوهتانی بۆ بکرێ ڕێک تەلاقدانە یان کوشتنە بەڵام وەرە پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم چەند بە حەوسەڵە چەند وەکوڵم بارقۆڵ و سینەفراوان تەثەبوتی کرد بەڕاستی دەبوو ئەم ئافرەتانە وەڵای پێغەمبەر و سەڵڵاهو عەلەیهی وسەلەم دەقە شەرعیەکان بۆ کۆمەڵگەیەکی موسڵمان بکەن بە دروشم و شیعاری ڕوبەڕووبوون ئەو توندوتیژیان کە دژی ئافرەت دەکرێت نەک بە پێچەوانەوە ببنە هۆکاری بۆی توندوتیژی دژ بە ئافرەت بکرێت چونکە بەڕاستی زۆر جار توندوتیژی کە دەکرێت ئافرەت کە بەگوێی پیاوی نەکرد لە شتێکدا کە پێویستە بەگوێ بکە لە شتێکدا کە پێویستە بەگوێی باوک بە بەگوێی نەکرد لە شتێکدا کە پێویستە چونکە بەڕاستی باوک ئەگەر باوک بێ برا ئەگەر برا بێ یعنی بەڕاستی شتێک بە کچەکەی دەڵ شتێک بە خێزانی دەڵ شتێک بەدایکی دەڵەکە لە مەسلحەتی بێ بەڵام کاتێکەوە ئەم کچە ئەم ژنە ئەم دایکە ئەم خوشکە پێچەوانی ئەوان جوڵایە بگرە جوڵانەوەکەی دەبوو بەهۆی لەکەدارکردن و سەرشۆڕکردنی کەسوکاری ئینجا تۆ بێ باوەشی بۆ بکەیتەوە ئەو کاتە بەڕاستی بە شەڕدانی دایک و باوک و کچە برا و خوشکە ژن و مێردە بۆیە دەبێت بەڕاستی ئەم ڕێکخراوانە بێن ئەم دەقانە کە هاوسەنگی لە بین توێژەکاندا ڕادەگرێت ئیبرازکەن نەک بە پێجاوانە تۆ بە موتڵەقی و بەڕاهای بێ بڵێ هەر ژن هەر ئافرەت باشە وەرە ئافرەتەن ئەگەر بێت و ئەم کۆمەلگای بەس ئافرەت بێ پیاوی تێدا نەبێ چ بەهایەک بۆ ئافرەت دەمێنێ چ خۆشیەک بۆ ئافرەت دەمێنێ ئینجا تخوا یعنی من دەڵێم بەڵێ نابێ زۆم لە ئافرەت بکرێ بەڵام گەر تۆ لەسەر حسابی پیاوانیش ئەوەندە بەلای ئافرەتانت دادا کە پیا بوو مەزڵوم تۆ ویژدانیان ئەو عاتفەی کە ئافرەت و ئەو سۆزی کە ئافرەت هەیەتی کوا ویژدان و سۆز و عاتفی ئافرەت بوونەکەت لە کاتێکدا لەسەر حسابی پێشەکردنی مافی پیاواندا تۆ دەتەوێت ڕۆڵ و دەوری خۆت بەرز بنرخێنی ڕاستە زۆر باش مامۆستا چەند کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە پێم خۆشە باسێک لە مارەیی زۆری و کەمی مارەیی بکەین لە ئیسلامی پیرۆزدا
ئایا لە پێناو پاراستنی ڕێز و شکۆ و حرمەتی ئافرەتدا مارەی پێویستەکەم بێ زۆر بێ ئیسلامی پیرۆز چۆن گرنگی بەمەداوە و زانایانی کورد چۆن لەمەوە تێگەشتێکی دروستیان هەڵگۆزیەوە بۆ کۆمەڵگەکەی خۆیان طبعا خوي تعالى باسي ماري دكا دفرم وآتوا النساء صدقاتهن نحلة بدن بآفرتان بخيزانة كانت شي نحلة وتعطية بخشينة كم ماريكا إنجا بلن برلوا باب الزانين أم طبعا كو ماري دري بوشي لنكاح دا أدري باب زانين ما بس لنكاح تشيا تشكون براسي يكي لوش تاني كو آفرتي دا الروبروي تندو تيجي دا بيتوا معاملەیەکی ناتەندروستی ئافرەتانە لە هەمبەر هەنگاونان بۆ زەواج چۆن تۆ طبعاً کاتێکەوە هەنگاوی دروست دەنێی ئەنجامی دروستی دەنێتەوە بەڵام تۆ کە هەنگاوی نادروستت نا بۆ نمونە عیلاقات و پەیوەندی ناشەرعی کچێکە خۆی وابەستەی کوڕێک دەکا کوڕێکە وابەستەی خۆی وابەستەی کچێک دەکا هەردووکیان لە دنیادا بەس ئەم دوانە یەکتر دەبینەوە کۆی ئەسرارەکان یەکتر لا یەک باسەکان لە کاتێکدا دنیایەک عەرقەلە و بەربەست لە بەردەمیاندا هەیە باشە سبەینی ئەم کوڕم کچەی نەویست ئەم کچە تووشی چی دەبێت دووچاری حەیات چۆن دەبێت چونکە نهێنی گەلێکی زۆری لە ئەو پیاوە هەیە ئەی باشە ئەم پیاوە ئێستا نایخوازێ لەگەڵی کۆبۆتەوە لەگەڵی سەفەری کردووە ئەوە ناکە بڵێن بۆ مەوعدێک بە یەکدەن بۆ زەواج ئەمە نا وعدێکی شەرعیانە بە مەبەستی زەواج ئاساییە بەڵام بێ لەگەڵی دەرچێت لەگەڵی بخەوێت لەگەڵی بخوا لەگەڵی بڕوا بۆ وڵاتان یا بۆ شاری تر خەڵوە بکە اینجا دواییش یعنی ئەم پەیوەندیە دوور و درێژە ناشتەرعی بەیەکەوە بوون و بەیەکەوە خواردن و بەیەکی خەوتن و بەیەکەوە دەرچوون پێچەوانی شتەرعە پێچەوانی نەریتیشە دەیسمەنی ئەو باوکۆ ئەم برایە دەدەی کوژێ لە کاتێدا ئەم کوڕە نهاتۆ داوای کات کەواتە ئافرەتەکە خۆی لێدە سەبەب بوو بۆچی بۆ توندوتیژی نواندن و ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی بۆ خۆی ئەگەر بە هاتپاو حسابی بۆ شەرع کرد بە حسابی بۆ بنەماڵەکەی خۆی کردبا بە کوڕەکەی دەوت خۆشم دەوی حەزم لێ زەواج لەگەڵدا بکەم بەڵام بەڕاستی ئەمە سنوورەکانمانە نابێ ببەزێنین کەواتە یەکێک لە هەنگاوەکان بەرەو زەواج هەنگاوی ناتەندروست هۆکارە بۆ ڕوودانی توندوتیژی ئەمە خاڵی دووەم مەبەست لە زەواج چیادی چونکە کوڕێک کە کچی خۆش بوێت ئەگە کچەکەش بۆی بێت دەبێت کوڕەکە سنووری بپارێزێ بڵێ تۆ بەڕاستی ئەمانەتی کێ دەڵسپێنی بۆ یەک دەبی نابێتەوە زیاتر ئێمە تێکەڵ و هەروە بەیەکەوە دەرچوون و توانەوەمان هەبێت لە یەکتر بەڵام ئەوانەی کەوا حستا بۆ هیچ بەهایەک ناکەن هیچ نەریتێک ناکەن هیچ هێڵێک ناکەن ئەمانە مەبەستیان لە زەواج یاخود مەبەستیان لەو عیلاقاتە چییە دەستگەرمکردنەوەی حەزەکانی خۆیانە بەجەستەی چی بەجەستەی گەرمی و ئافرەتە بەڵام مەلای گەورەی کۆی قسێکی جوان دەکا ئەڵێ مەبەست لە نیکاح دەبێت چی بێ تەحەسون بێ خۆپارێزی بێ اینجا خستنەوەی نەسل و وەچە بێ اینجا خزمەتی بێ اینجا دروستکردنی شیرازە و کەژاوی ژین بێ بەڵێ اینجا بەنسبەت مارەی مامۆستا فەرمووت مارەی دەڵێ من لام وایە بە ئەتوار و بە ئەحواڵ ئەگۆڕێ واتە لە جەوێکەوە بۆ جەوێکتر لە نێریتێکەوە بۆ نەریتێکتر لە پیاوێک بۆ پیاوێکتر دەگۆڕێ بۆ نمونە دەڵێ گەلێک کەسم دیوە لەبەر زۆری مارەی نەبووە ژنی خۆی تەلاق ئەدا بۆیە ژنە کورت ئەڵێن مارەی کۆڵەکەی ناو ماڵە یعنی بۆ پیاوێک کە لە ئەخلاق و دینی ڕازی نەبووی هەر حەقە ژنی نەدەیتەیە کچی نەدەیتەیە بەڵام ئەگەر ئەخلاقی جوان بوو بەڵام دیندار نەبوو یا دیندار بوو بەڵام پێدوا بوو تۆز تون تەبیعەت دیارە هەرچەندە بەڕاستی پێغەمبەر سەڵام باسی ئەخلاق و دینی کردووە دینداری بینی خۆی شتێکە و ئەخلاقی جگە خەڵکدا شتێکی ترە بۆیە پێویستە هەردووشی هەبێت جەمەلای گەورەی خۆی دەڵێ ئەگەر لە شەخسەکە زۆر ئەمین نەبووی 100% و کچەکەش هەر دەیوت دەیکەم دەڵێ مارەی با زۆر بێت چونکە سپەینێ بۆی هەیە لەبەر مارەیەکە تەلاقی نەدا ئەگەر نا بۆ دەنێرێتەوە ماڵی باوان بەڵام ئەگە ئەم ترسە نەبێ مارەی تا سوکتر بێ چاکترە نەک بە شیلۆ بێت مامۆستایان زۆر سوپاس دەکەم کاتی بەرنامەکەم تەواو بوو خی گەورە پاداشتی بەخێردا هەرچەندە هەندێشتی زۆر مابوو کە باسی کەین لە خزمەت زانایانی کوردە خی گەورە پاداشتی بەخێردا دەستی ئەوەش خۆش بێت زۆر سپاس دەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی عەزیزیش تا بەیگەشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم مەرشاد و سەرکەوتوون خواتان لەگەڵ